بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست زیادکردنی پارەی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان و کاسبکاران نیگەرانی لێکەوتۆتەوە بە جۆرێک بەشێک لە کاسبکاران پارەی زبڵ و خاشاک لە سەروی 200,000 و 300,000یان بۆ هاتوتەوە. شارەوانی سلێمانیش ئاماژەبەوە دەکات کە وەرگرتنی پارەی زبڵ و خاشاک بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەم بڕیارە پشتی بەچی بنەمایەکی یاسایی بەستووە، کاریگەری خراپەکانی لەسەر هاوڵاتیان و بازار چییە و ئایا ئەم بڕیارە ئەگەر نایاساییە چۆن هەڵەوەشێتەوە لەگەڵمان. ژمارەیەک پسوڵەی وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک کە بڕێکی زۆر داوا کراوە لە دوکاندارەکان هەرای ناوەتەوە. یەکێک لە پسوڵەکان بڕی 14 ملیۆنی بۆ هاتووەتەوە، بەڵام شارەوانی دەڵێت ئەو بڕا هەڵەی چاپە و 190,000 ئەوانەشی 300 بۆ 500,000 دیناریان بۆ هاتووەتەوە. دروستە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئەوان تەنها بڕیار جێبەجێ دەکەن. ئەوەی کە بڵاو کراوەتەوە دوو جۆرە، جۆرێکیانەوەی کە 14 ملیۆن بۆ دوکانێک دانراوە، دیارەمە هاڵی تایب بووە، خۆی 190,000 نەک 14 ملیۆن، چکە 14 ملیۆن هەت جێگەی باڕپێکردن نییە. هەڵەیەک کراوە لە تایبکردنی وەسڵەکەیە، هەر بۆشی چاکراوەتەوە بۆ هاوڵاتیە کە ئەو هەڵی تایبە بووە. هەندێک پارەی کە بڵاو کراوەتەوە 200,000 و 300,000 ئەمەیان تەواوە، چونکە بڕیاری وەرگرتنی داهاتی خۆڵ و خاشاک بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2007 جێبەجێ کراوە و ئەوەی کەوا دەستی کردوە بەکوکردنی داهاتی خۆڵ و خاشاک سەرەتا هەولێر لە ساڵی 2008 دەستی پێکرد و سەرۆکاتی شارەوانی سلێمانی شاری سلێمانی ساڵی 2019 دەستی کرد پێکرد. سلێمانی ماکرۆوە چەند زۆنێکەوە بۆ کۆکردنەوەی داهاتی خۆڵ و خاشاک کە بەپێی ئەو تەسنیفەی کراوە پێشتر بۆمان هاتووە. بۆ نمونە نەخۆشخانەیەکی تایبەت پارەکەی لەوانەیە زۆر بێ، یاخود چێشخانە یاخود تێلێک زۆربەی دوکانارەکان لە بینی 10,000 بۆ 15,000. ئەوەی کە بڵاو کراوەتەوە بۆ دوکانێک 300,000 ئەوە کرێت تقریبان 23 مانگێتی، واتە لە 2009 تا ئێستا 3 ساڵەکە ئەو هاوڵاتێکە و پاری واتۆتەوەی ئەو چەند مانگەیە بڵین ئەو 2 ساڵێ ئەو 3 ساڵێ. شارەوانی سلێمانی دەڵێت چەند کۆمپانیایەک پارەی خۆڵ و خاشاک کۆ دەکاتەوە کە بۆ ئەرمانگێک بڕی 15,000 دینارە، سەدادەی بۆ کۆمپانیایە و 115 بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان و ئەوی دیکەشی بۆ داهاتی گشتی دەگەڕێتەوە. بەڵام پەرلەمانتارێک لە لیژنەی دارایی دەڵێت وەرگرتنی ئەو پارەیە یاسایی نییە. حکوومەت ئەم هەنگاوانی لە دەرەوەی یاسایە، تەنها بە بڕیارێکە لە ئەنجومەنی وەزیران یا لە وەزارەتێکەوە. بەڕاستی ئەمانە کارێکی نایاساین و هاوڵاتی مافی خۆیەتی ناڕازی بێ و ئێمەش ناڕازین و حکوومەت دەبێ ئەم جۆرە بڕیارانە نەدات، چونکە ئەمە بارگیرانیە. حکوومەت کە ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە ولانی کەم لەو لاشەوە تۆ فەرمانگەی زۆری هەیە، کارمەندی زۆری هەیە و میشانەش بە حکوومەت خۆی ئەکرێ. بۆچی ئەسپێرێ بە کۆمپانیا تەنها لە بەرەوەی کۆمپانیاکە چەند ملیۆنە دۆلارێکی دەستکەوێت کە لەولا کۆمپانیاکەش دیسان لە چوارچێوەی بەرپرسانی دەسەڵات دەرناچێ. بەداخەوە ئەمانە یعنی حکوومەتی خەڵکی پێ ناڵێن ئەم جۆرە بڕیارانە. حکوومەتی خەڵک یەکەم بە یاسا ئیشەکە، دووەم بەرژەوەندی گشتی لێکەداتەوە، سێەم نابێتە بارگرانی لەسەر هاوڵاتیان بەتایبەت لە دۆخێکی لەم جۆرە. ئەمەش چ پارەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، سزای نەبەستنی پێوەری ئاو، ئەم جۆرە سزایانە بەڕاستی نایاساین، ئێمە فشارەکەین بۆی هەڵوەشێنەوە. هاوڵاتیان و کاسبکاران نیگەرانن لەو بارگرانیانەی حکوومەت دەیخاتە سەریان و بڵاوبوونەوەی ئەو بڕە زۆرە لە پارەی خۆڵ و خاشاکیش جارێکی دیکە نیگەرانیەکانی زیاتر کرد. پەرلەمانتارێکیش دەڵێت حکوومەت ناوێرێتە و بابەتە بخاتە پەرلەمان و پرۆژەی یاسایی بۆ دەربکات و تەنها بە بڕیار خەڵکی ناچار دەکات و بە زۆرە ملێ پارە لە خەڵک کۆ دەکرێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی کوردستان و پەرلەمانتاری ئێستایی عێراقمان کردووە. کاک سۆران بەخێر، سوپاس بەڵام لەبێتە. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەسەر مەوزوعی باج و ڕسوماتەکە دەست پێ بکەین، دوای دینێ سەر کاریگەری خراپەکانی کە ئێستا نیگەرانی لای خەڵک دروست کردووە، ئەو باج و ڕسوماتی کە ئێستا سەپێنراوە بەسەر هاوڵاتیان بەسەر کاسبکاران
پشتی بەچی یاسایەک بەستووە یاخۆت پشتی بەچە بڕیارێک بەستوو بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵێ طبعاً کابینەی هەشت لە ساڵی 2016 کۆمەڵێک بڕیاری دەرکرد بە نمونە بڕیاری ژمارە 87 ئەمە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانە تایبەتە بە ڕێخستنەوەی کری ڕسومات و سزا داراییەکانی تایبەت بە بواری بازرگانی و پیشەسازی ئەمە یەکێکە لە بڕیارەکان و بڕیاری ژمارە 125 لە ساڵی 2017 ئەمە تایبەت بە ئەو خزمەت گوزاریانەی ڕێخستنەوەی ڕسوماتی تایبەت بە کەرتی گەشت و گوزار لە بەرامبەر خزمەت گوزاریەکان کە وەرەگیرێت لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە گوایە ئەمە پشتبەستووە بە یاسای ژمارە 49 ساڵی 1970 لە 93 بڕگا ڕسم و کری خزمەت گوزاری ساڵانەی تیا دیاری کراوە لە بڕگەی 4 ڕسوماتی شوێنەوار بەداخەوە ئەنجومەنی وەزیران بە ئیمزای سەرۆک وەزیران قانونی هەموار کردووە لە ڕێخستنەوەی وەرگرتنی باج و ڕسومات حکومەت خۆی قانونی هەموار کردووە بەڵێ ئەمە یەکێکە لە کارەساتە گەورەکە نەخێر ئەمە لە هەر شوێنێکی دنیا بێ فەزیحەی گەورەیە حکومەت دەسەڵاتی دەرکردنی بڕیار و ڕێنمایی و پەیڕەوی هەیە پەرلەمان دەسەڵاتی یاسادانان و هەموارکردنی یاسا و بڕیاریشی هەیە بۆ نمونە لە بواری پیشەسازی و بازرگانی و گەشت و گوزاریە بەهۆی ئەم بڕیارانەی حکوومەتەوە تەسەور کە سلێمانی 1115 کارگەیتیا بووە هەولێر 2052 کارگە 2574 کارگە لە 100 تاسی ئەم کارگانە دایان خستۆ چوون بەرەو خواروی عێراق بەهۆی زیادکردنی باج و ڕسومات بەهۆی ئەمە و بەهۆی ئەوەی کە بەرهەمەکانیشیان لە بیدایەتی دوای ڕیفراندۆما گرفتی بۆ دروستە بوو و لە 155 ئەم کارگانە بەهۆی ئەو بڕیارانی حکوومەتەوە تووشی زیان و تووشی زەرەر و تووشی فلاسی بوون باشە بەشێکشان داخراون بڵێن ئەو کارگە بچووکانە بۆی باج و ڕسومات بەڵێ زۆریان داخراون تەسەور کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە پەیڕەوی ژمارەیەکی ساڵی 2019 جارێکی تر هاتووە چی کردووە هاتووە ئەم جارە پەیڕەوی دەرکردووە تعدیلی نیظامی یەکەمی پەیڕەوی هەمواری یەکەمی پەیڕەوی تیانوسکردنی بازرگانی بۆ مەبەستەکانی باجی دەرامەتی ژمارە 2 ساڵی 85 تەسەور کە هەڵوەشانەوەی دەقی بڕگەی یەک لە مادەی 2 هەڵوەشانەوەی دەقی بڕگە لاوەکیەکانی ئەلیف و با و جیم دال ها واو ئەمانە هەر هەمووی دەستکاریکردنی ئەو کۆمپانیانەی لە مادەی 6 یاسای کۆمپانیەکانی ژمارە 21 ساڵی 90 هەمارکراودا هاتوون سەرمایەکانیان کەمتر نییە لە 5 میلیۆن چیان کردووە هاتوون دەستکاری قانونیان کردووە ئەمە هەر هەمووی دەستکاری ڕسومات و باجە کە لە قانون دیاری کراوە من ئەم قەزیەم دا بە پەرلەمان بۆ لیژنەی یاسایی بۆ ئەوی لەگەڵ ئەنجومەنی وەزیران ئەم قەزیە بەڵێ لە پەرلەمانی کوردستان لە 22/2020 لەسەر بڕیاری ژمارە 87 ئەنجومەنی وەزیران دەربارەی ڕسومات و ئەوانە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان ئەمە وەڵامەکەیەتی کە ئەڵێ سەبارەت بە بابەتی سەپاندن و هەموارکردنەوەی زەریبە و ڕسومات دەستوری عراقی ساڵی 2005 زۆر ڕوونە لە مادەی 28 بڕگەی یەک ڕاشکاوانە ئاماژە بەواکە کە سەپاندن و هەموارکردنەوەی زەرایی بە ڕسومات تەنها بە یاسا بێ باش بۆیە هەر کەسێکی خاوەن بەرژەوەندی ئەتوانێت بە دوو ڕێگا تانە لە بڕیارێک بدا کە ڕسوماتی سەپاند بێ یا زیاد کرد بێ یا کەم کرد بێ لەسەری جارێکیان لە دادگای کاڕی گێڕی بەو ئیعتیبارەی پێچەوانەی یاسایە و جارێکیان لە دادگای دەستوری چکە پێچەوانەی دەستورە
بەڕای ئێمە پەرلەمان مافی تەنازولکردنی نییە لەم بابەتە بۆ حکوومەت چونکە مادەی 28 دەستوری عراقی ئەمەی زۆر بەوازەحی نووسیوە هیچ بنەمایەکی یاسایینی نەخێر بۆیە ئەوەی لە لیژنی یاسایی وەڵامەکەی جەنابەتیان داوەتەوە دەڵێ بۆڵۆشانەوەی دەبێت شتێ دادگای فیدراڵی بەڵێ من لە بیدایەتی ئەم قەزیەی کۆکردنەوەی داهاتی شارەوانیەکانە هەر کەس پەیوەندی پێوا کردم پێمەوتن مەجموعەکتان کۆ ببنەوە پارێزەرێ بگرن تانە بدەن لەو بڕیارەی کە ئێوەتیایە زەرەرمەندە بن دەستکاری ڕسومات و ئەوەیە و باجیش تەنانەت بەڵام نازانم تا ئێستا بەداخەوە هەم پەرلەمان ئەرکی خۆی جێبەجێ نەکردووە لەوەی کە تەنەزول نەکا لە مافی یاسایی خۆی حکوومەت دەستکاری قانون بکە لە بڕی ئەو چۆن تەنەزول نەکە پەرلەمان دەبێت چی بکە بۆ پەرلەمان دەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکە پەرلەمان دەبێت بڕیارێکی تەشریعی دەرکە بۆ ڕەتکردنەوەی ئەو بڕیارانەی حکوومەت لە ساڵی 2016 حەڤە کە بە ناوی کۆکردنەوەی داهات هاتوون دەستکاری قانونی باج و ئەوانەیان کردووە لە کاتێکە من ئەم پرسەم نارد بۆ وەزیری دارایی ئەمە تا لە ساڵی 2019 کە چۆن ئەمانیان کردو چۆن ئەماکەن ئەم باج و ڕسوماتە بەم جۆرە وەرەگرن وەزیری دارایی ڕوونکردنەوەی عەلی عەبدوڕەحمان عارەب بەڕێوەبەری گشتی بۆ ناردووم کە باز لەواکە پوختەکەی چییە بڵێن وەڵامەکەیان زۆرە بەڵام پوختەکەیت بۆ باسەکەم ئەمان بەرنامەیەکی تریان هەیە ئەویژەوەیە ئەمە تا وەزارەتی دارایی پێشنیاری پرۆژە هەمواری یاساکانی باج و بەرنامەی کاری کردووە لە ئەم کابینە یاسای باجی دەرامەتی ژمارە 113 ساڵی 1982 هەموار کراو یاسای باجی دەرامەتی ژمارە 26 ساڵی 2007 یاسای باجی دەرامەتی ژمارە 20 ساڵی 2011 یاسای باجی خانوبەرەی ژمارە 162 ساڵی 1950 هەموار کراو یاسای باجی زەوی ژمارە 26 ساڵی 1962 هەموار کراو یاسای باجی زەوی ژمارە 24 ساڵی 2007 یاسای باجی خانوبەرەی ژمارە 25 2007 یاسای بەکرێدانی خانوبەرەی 87 ساڵی 1970 هەموار کراو لەگەڵ پرۆژە یاسای باجی خودخەمڵاندن ئەمە بەرنامەی ئەم کابینەیە بۆ ئەوەی دەستکاری ئەم قانونانە بکەن و باج زیاد بکەن و زیادیشیان کردووە لە دەرەوەی ئەم قانونە بەڵام خۆیان معەزەبن پێیان وایە ئەبێ ئەم قانونانە دەستکاری کرێ ئەو کاتە زیاتر بکەن ئەوان جێبەجێی ئەو بڕیارانی ئەنجومەنی وەزیران کەن بەڵام پێش ئەوە کردویانە کە ئەمە عیبەیەکی قانونی گەورەیە و من داواکەم پەرلەمان ئەگەر پەرلەمانیش بە ئەرکی خۆی هەڵنەسا هەر کەس زەرەرمەندە لەم ڕسومات و باجە پارێزەرێ بگرێ و لە دادگای کارگەڕی تانە بدا لەو بڕیارانەی حکوومەت بۆی مافەکەی بۆ بگەڕێتەوە یعنی ساوانەی کە پاری زۆری زبڵ و خاشاک دێمە سەر زبڵ و خاشاک تابلو ئەوانیان بۆ هاتۆ باس نەیدەن بچنە دادگای ئەگەر بڕێکی زۆریان بۆ هاتەوە غەدیریان لێکراوە پسوڵەکە بەرێ سکاڵا تۆمارکە لە ڕێی یەک کەس ناڵبەتە چەند کەسێک کۆ ببنەوە یەک پارێزەر وەکالەتێکی بۆ بکەنەوە بریکارنامەیەک بۆی بچێ لە جێ ئەوان تانە لە دادگای کارگێڕی بدا لەو بڕیارەی حکوومەت دێمە سەر مەسەلەی بەس دیارە بازیان چەند زیاد کردو ئامار هەیە بۆ نمونە لە ساڵانیان ڕابردووە بۆ نمونە چەند زیادیان کردووە وەکو باج بەڵێ ئەمە داتای من نییە داتای بەڕێوەبەری گشتی باجەکانی هەرێمە کە لەم خولەی پەرلەمان بانگی لیژنەی داراییمان کرەمەی بۆ یێنە ساڵانی چەندی بۆ نمونە بەراوردی داهات بۆ ساڵەکانی 2012 13 14 15 16 17 18 19 باش 8 ساڵ 8 ساڵ لە 2012 120 میلیارە لە 13 161 میلیارە لە 14 بێ بە 212 میلیار بۆ ساڵەکە باشە لە 2015 بێ بە 190 لە 2016 بێ بە 179 لە 2017 بێ بە 206 واتە بەردەوام زیادی کردووە لە 2018 ئەبێ بە 308 میلیار لە 2019 ئەبێ بە 627 میلیار باج
بە بەراوردی نێوان 2012 تا 2007 ئەوە تا بزانە بە چه ڕێژەیەکی گەورە زیادی کردووە. لە چەند میلیاری ساڵانەوەتە چەند؟ لە 128 میلیارەوە چوەتە 627 میلیار. باجیان هێندە زیاد کردووە. باج زیادکردن بەس لەسەر کێش زیادیان کردووە؟ باج زیادکردن داهاتە بۆ حکوومەت لەسەر گیرفانی خەڵک. تۆ باج لە کۆمپانیایەک وەرەگری، باج لە کاڵایەک وەرەگری، لە زەویەک وەرەگری، هەموو ئەمانە خەڵکەیدا. سەرەڕای قەیرانەکان زیادکردنی باج واتە دەستکردن بە گیرفانی خەڵکە لە داهاتێک کە هی خۆیەتی لە بەرامبەر خزمەت گوزاریەک کە تۆ پێت نەداوە. باج لەسەر بڕی زیادەی داهات لەسەر ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشەکرێ وەرەگیرێ. ئەمان لە هیچی نەبوو بە نایاسایی لە دۆخی قەیراناویە باجیان چەندین هێندە زیاد کردەوە. ئەگەر بیتە سەری بۆ نمونە یەک داهاتی باجی بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکان لە سلێمانی هەمووی زیادی کردووە. باجی داهاتی بەڕێوەبەرایەتی دەرامەتی هەولێر لە 2015 10 میلیار بووە، لە 2019 18 میلیارە. هەموو بەڕێوەبەرایەتیەکانی باجی هەرێمی کوردستانی تایە یەک بەڕێوەبەرایەتی داهاتی بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی هەولێر لە 2015 هەشتە، لە 2019 حەڤەیە. ئەمە وەرە بۆ هەر هەمووی بەراوردی داهاتی بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی دوهۆک لە 2015 بۆ 19 لە 5 میلیار بۆ 7 میلیار. بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی سلێمانی لە 7 میلیار بۆ 8 میلیار لە 2015 بۆ 19 واتە هەمووی زیادی کردووە. بەڕێوەبەرایەتی باجی دەرامەتی سلێمانی 2 لە 2015 6 میلیارە، لە 2019 7 میلیارە. ئەمە هەمووی تایە. داهاتی بەڕێوەبەرایەتی باجی خانوبەرەی هەولێر لە 2015 6 میلیارە، لە 2019 16 میلیارە. هەڵبەت لە هەولێر زیادەکان زۆر زیاترن. ئایا جێبەجێکردنی یەک خۆیەتی یا داهاتەکەی پێم وایە پەیوەندی بەوە هەیە. بۆ نمونە بەڕێوەبەرایەتی باجی خانوبەرە 2015 5 میلیارە، 2019 7 میلیارە لە هەولێر. کە ئەم بە باجی خانوبەرە ئەمە هەمووی بەڕێوەبەرایەتیەکانی باج. ئەمە هی بەڕێوەبەرایەتی گشتی باجی هەرێمە سەر بە وەزارەتی دارایی من نییە تا بڵێن خۆتان کردوتان. مەبەستم چییە؟ باجی خانوبەرەیەکێکی ترە لەو زوڵمانەی لە خەڵکە کرێ. یعنی هاوڵاتیەک خانوویەکی هەیە، شوقەیەکی هەیە، خۆی تیان نیشتە جێیە. معقولە کڕیار و فرۆشیار هەردووکیان ئەچن باج و ڕسوماتە دەن؟ یعنی یەک خانووی هەیە بۆ خۆی ئەچێ ئەی کڕێ. بۆ ئەم باج و ڕسوماتە زۆرە بابەتۆ بە حەجمی خەمڵاندنی نرخی خانووەکەی یان زەویەکەی. یعنی زەویەکی سەکەنی لەسەر هیچ ساڵانە ئەبێ پارەی لێ بدرێ. ئەمانە بارگرانی زیاترە سەر ڕای قەیرانەکان لەسەر خەڵکی کوردستان. و ئەمەش لە ڕاستیا بڕیارەکانن کە ئەنجومەنی وەزیران بڕیاری 76 دەرکردووە لەسەر وەرگرتنی ڤیزە و ئیقامە، وەرگرتنی غەرامات، ڕێژەیەک لە داهاتی هاتوو. یعنی هەموو ئەمانە ئەو بڕیارانن کە لە 2016 و 17 وەرگرتنی ڕسوماتی تایبەت بە مۆڵەتی کار، ممارەسەی میهنە، وەرگرتنی سزاداراییەکان تایبەت بە مۆڵەتی میهنە. یعنی کە تۆ تەماشای ئەماکەی هەستەکەی ئەمە لە وڵاتێکایە هەموو شتێک دابین کراوە، زۆر ئاسانکاری کراوە، ممارەسەی میهنەیە، کارگەیە، کارخانەیە، پیشەیە، پیشەسازیە، کارەبای بۆ دابین کردووە، زەوی داوە پێی، ڕێگای بۆ بردووە. ئەوجا ئەمانەی لێ وەرەگرێ. ئەم هیچی بۆ نەکردو بەس دێت لێ وەرەگرێ. ئەویش لە بەرهەمەکە و لە کاڵاکە وەرێگرێتەوە کە هاوڵاتی ئەچێ ئەی کڕێ. بە نمونە ئەمە بڕیاری ژمارە 87 کە بۆم باسکردن
لەسەر کارگەکانی کەرتی تایبەت، دامەزراندنی کارگە، دامەزراندنی سەمونخانەیەک. ئەگەر بڕۆیتە تەفاسیل هەموارکردنی یاسای سزاکان لە یاسای ڕێخستنی بازرگانی ژمە 7 قانونی هەموار کردووە، قانونی سزایی غەراماتی هەموار کردووە. ئەوە خشتەی پشکنینی کارگەکانی کەرتی تایبەتە. یعنی ئەوەندە وردە شتی زۆر تایە، بەڵام بەڕاستی ئینسان کە ئەمانە خوێنێتەوە دەستی تێی ناچێت کارگەیەک دابنێ، کارخانەیەک دابنێ، سەمونخانەیەک دابنێ، نانەواخانەیەک دابنێ، بەڵێ زۆر قورسە، هیچیشی بۆ دابین ناکاو. دامەزراندنی سەمونخانەیەکی ئۆتۆماتیک بەو ئاردگرانی و وەزعە 300,000 لێ سەنیە و پارەی نوێکردنەوەی مۆڵەتەکەشی 50,000. سەمونخانەی بەردی 200,000 نوێکردنەوەی 50,000. نانەواخانە 150,000 تازەکردنەوەی 50,000. کارگەی شیرەمەنی پلەیەک ملیۆنێکە تازەکردنەوەی ساڵانە 500,000. یعنی ئاوا پیاوەرە بێتاقەتە بی لەوەی ئەم حکوومەتە بەمە داهاتی زیاد کردووە لە کاتێکا داهاتی نەوتی بە ناشەفافی و نادیاری هێشتۆتەوە. بینە سەر مەسلەی ئەم ئێستەکە پارێز بڵ و خاشاکە لەم ڕۆژانە لە سلێمانی پسوڵەی سەیر و سەمەرە ڕۆشتووە بۆ دوکان، بۆ ماڵ، بۆ شوێنی چۆڵ، بۆ شوێنی دوکانی بەتاڵ، بۆ ماڵی چۆڵ. ئەمە چۆن کراوە؟ لە ڕاستیە کاک حەکیم کاتێککە ئەم بڕیارە دەرکرا من لە پەرلەمان ئیشم زۆر لەسەر کرد. ئەوە تا ئەم بابەتمدا بە لیژنەی یاسایی و لیژنەی شارەوانی سەبارەت بە بڕیاری کۆکردنەوەی داهاتی شارەوانیەکان. دوایی لیژنەی گواستنەوە و گەیاندن دیسانم بابەتەی ئاراستە کرا. دواتر هەموو لیژنەکان پشتیوانیان کرد. لە 11/9/2019 درا بە ئەنجومەنی وەزیران. ئەمە ئیشکردن بوون لەسەر ناوڕۆکەکەی ئەوەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کابینەی 8 بە پێی نووسراوی ژمارە 5434 لە 14/12/2007 بڕیاری ژمارە 126 ساڵی 2007 دەرکردووە بە مەبەستی ڕێخستنەوەی ڕسوماتی تایبەت بە داهاتی شارەوانیەکان و دوو خشتەی لە ڕسمی خزمەتگوزاری شارەوانیەکان دەرکردووە کە دەقی بڕیارەکە و هەردوو خشتەکە هاوپێچە. ئەم بڕیارەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە وەقاعی ژمارە 219 لە 27/12 بڵاو کراوەتەوە لە 2007 بۆ جێبەجێکردن. بە پێی بڕیارەکە کرێی فڕێدانی خۆڵ و خاشاک لە 64 شوێن وەرەگیرێ. 64 شوێن؟ بەڵێ، لە 5,000 دیناری ماڵانەوە دەست پێ دەکات تاکو 75,000 دیناری سنتەرەکانی جوانکاری. ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیران پشتبەستووە بە یاسای ژمارە 130 ساڵی 1963 هەموار کراو، قانون واریدات البەلەدیات. بەڵام دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نییە بە بڕیاری خۆی دەستکاری یاسا بکە و خشتەی پاشکۆی مادەی 2 بڕگەی یەکەم هەموار بکە نرخی نوێدا بنێ بۆ خزمەتگوزاریەکان. سەیرم کە ئەم یاسایە ساڵی 1963 لە عێراقا دەرچووە. 1963 هەرێمی کوردستان تەماشا بکە قانونەکە خۆی بڕۆ سەیری قانونی ژمارە 103 ساڵی 1963 بکە، قانون واریدات البەلەدیات. مادەی 2 بڕگەی 1 پاشکۆی هەیە، ملحەقی هەیە کە 64 شوێن پارەی کۆکردنەوەی زبڵ و خاشاکی لێوەرەگیرێ. ئەم یاسایە لە ساڵی 1964 1966 1967 1969 1970 1982 1987 1988 و 1996 1997 هەموار کراوەتەوە. هەموو ئەم هەموارانەی کە کراوە 2 4 6 8 دەجار ئەم قانونە هەموار کراوە. هەر دەجارەکە دەستکاری ئەو پاشکۆی پارەکانی کە دانراوە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە مادەی 2 بڕگەی 1 هەر ئەوە هەموار کراوە. ئەخیر هەموار یعنی هەرێمی کوردستان
لە ساڵی 96 و 97 دوو تعدیلی کردووە قانونەکە پەرلەمان ئیتر لەو کاتەوە دەستی لێ نەدراوە ئەنجومەنی وەزیران هاتووە بە بڕیاری ژمارە 126 ساڵی 2007 ئەم قانونەی هەموار کردووە کە تایە لە ڕسمی پیشە و میهنەوە لەگەڵ ڕسمی هەڵواسینی تابلۆ و تابلەی کۆمپانیا لەسەر زەوی شارەوانی ڕسمی مۆڵەتی بینا ئیجازە یەکەی نیشتەجێبوون ڕسمی مۆڵەتی بینای بازرگانی ڕسمی ساڵانەی یانەکانی سندیکا پیشەیەکان و کۆمەڵایەتیەکان و هۆڵ و یانە و مەلەوانگە لێەوە دەست پێیەکە حتا ڕسمی گۆڕەپانی فرۆشتنی ئاژەڵیشی تایەوەی مەیدانی حەیوانان هی ئاژەڵی گەورەشی تایە هی ئاژەڵی بچووکیشی تایە کرێی پشکنینی بەکارێنانی شۆستە کرێی فرێدانی خۆڵ و خاشاک مارکێت سۆپەرمارکێت مۆڵ چێشتخانە هۆتێل مۆتێل بۆ 1 لیتر هەتاکو 100 دیناری مانگانە 1 لیتر یەکسا زەربی 100 دەکاتە ئەوە پێشانگا بە هەموو جۆرەکانی 1 لیتر زەربی 100 دیناری مانگانە ئەبێ بەوەی کە ئێستا هەیە ئەو شوێنانەی کە حاویەیان نییە 5,000 تا 10,000 دیناری مانگانە نەمامگە مەشتەل 15,000 دوکانی فرۆشتنی جگەرە 15,000 بەنزینخانەی پلە 30,000 بەنزینخانەی پلە 2 15,000 فرۆشیاری جۆرا و جۆر کە خاشاکیان کەمە 7,500 بۆ 5,000 خواردنگەی گەس و فەلافل 15,000 فرۆشیاری ماسی 25,000 ئەمە ئیتر ئەڕوا سەوزە فرۆش 15,000 دوکانی ناکۆڵان 10,000 سەمونخانەی حەجەری و ئۆتۆماتیک 10,000 چایخانەی بچووک 10,000 گازینۆ باخچەی هەبێ 30,000 بێ باخچە بێ 15,000 ئەو مانگانەیە بڵێ بەڵێ بەڵێ بەڵام ئەمانە بۆ شارەکانە قەزاکان ئەگەر 15 بێ قەزاکە دەیە چۆتە وردەکاریەوەی گازینۆیەک باخچەی هەبێ و نەشی بێ بەڵێ ساردەمەنی 15,000 لە شارەکان لە قەزاکان 10,000 سینەما 30,000 لە قەزاکانە 30,000 مەحلەی لەم سینەمامان داماوانە لە قەزایە نییە چاخانەکانی ئەهلی چاپخانەی ئەهلی 50,000 نۆرینگەی پزیشکی 20,000 سنتەری پزیشکی ئەگەر 1 دکتۆر بێ 25,000 سنتەری پزیشکی ئەگەر لە 1 دکتۆر زیاتر بێ 20,000 ئەوانەی بەیانیان و ئێوارانن تاقیگەکان 30,000 ئەوانەی تەنها ئێوارانن 20,000 دەرمانخانەکان 30,000 کۆگای دەرمان 50,000 مەعلعلم ئەمانە خاشاکی ئەمانە مەوادی پزیشکی و حتا خەستەخانە و نۆرینگەوەوانە ئەبێ بە شێوازی جیاواز بخرێتە مەحرەقە و بسووتێنرێەوەوانەی بن تێکەڵی هەوا و ژینگەیەکەنەوە جارێکی تر سنتەرەکانی جوانکاری کە زۆرترین پارەیە 75,000 ماست فرۆش 10,000 ماست فرۆش بەڵێ ترشی فرۆش ئەگەر کارگە بێ 25,000 ئەگەر دوکان بێ 20,000 ئارد فرۆش 10,000 بەرگ درو و پەڕاوگە قرتاسیە 15,000 فرۆشیاری بجووملە 15,000 شتی زۆر تایە بەڕاستی فرۆشتنی خواردنەوە گیانی مەشروباتی ڕۆحی 20,000 دوکانی وێنەگرتن 10,000 دوکانی فۆتۆکۆپی 10,000 گۆڕەپانی فرۆشتنی کەرەسەی بیناسازی 25,000 گۆڕەپانی سەرەکی گواستنەوەی هاوڵاتیان ینی گەراج لە ناوە بۆ دەرەوە 20,000 گۆڕەپانی لاوەکی بۆ گواستنەوەی هاوڵاتیان لە ناوە و دەرەوە ئەهلیەکان 15,000 باخچەکان بە گازینۆ و چێشخانەوە 30,000 نووسنگەکان بە گشتی 15,000 کارگەی گەورە ئەوانەی یاسای ژمارە 25 ساڵی 91 دەیانگرێتەوە 50,000 کارگەی بچووگەوانە یاسای ژمارە 64 90 یانگرێتەوە ئەڕوان وەگوتم 64 شوێن ئەم پارانەیان بە ناوی پەرلەمانتەرێک میوانی ئێمە وتی بە 402 ڕێگە باجر و سوماد وەردەگیری 402 ڕێگە بەڵێ بزەبت ڕاستە کاکدابان پێشەوەی بین لە بەرنامەکە باسی کرد ئەگەر یەکێک لە فەفرۆش بێ یاخود خواردنگەیەکی بچووکی هەبێ بە 12 جۆر وەک بۆی باس کردم بە 12 جۆر پارەی لێ سەنرێ لە فەفرۆشێک بەڵێ بەڵێ
یعنی ئەمانە وای کردووە ژیان و گوزەرانی خەڵک قورستر ببێ، کاڵا گرانتر ببێ، چکە تۆ چیت مانگانە ئەمە بەس خۆڵ و خاشاکەکەی بوو. ئەی تابلۆکەی بەشێک لە دوکانەکان و کۆمپانیاکان و شوێنەکان کە ناتوانن ئەو پارەی تابلۆیە بدەن دێن بە پەمپ یا بە بۆیاخ ناونیشانەکانیان لا ئەبن، چکە معقول نییە یەکێک لەسەر دوکانەکەی خۆی تابلۆیەکی ناونیشانی شوێنەکەی خۆی لێداوە تۆ مانگانە پارە لەوەش بسەنی، ساڵانە تازەکردنەوەی مۆڵەتەکەی پارەی لێ بسەنی، خۆڕشتنەکەی پارەی لێ بسەنی. ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دێنێت سەرەوەی کۆمپانیا گەورەکان خۆیان بازدەن کۆمپانیا حیزبەکان. بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک کورت دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاک سۆران سەبارەت بە وەرگرتنی باج هەر لە خەڵکا ژارەکە وەردەگیری یاخود لە کۆمپانیاکانیش چووکێسە هاوڵاتی کەسبکارێک دەڵێ لەسەر شاخی گۆژە کۆشکی هەیە بەس وەکو باج ساڵانە بڵین مانگانە دەبێت 1 ملیۆن بدات. ئێستا وەستێکی بۆی مناردووە مانگی 12 ملیۆن و 36 هەزاری داوە کۆشکێکەکەی بڵین گۆژ برژاندن و کەباب و ئەوانە لە شاخی گۆژە بەس بڵین جگە لە پارەی خۆڵ و خاشاک و ئەوانە. بەڵێ طبعاً ئەم حکومڕانیەتیە گرفتی گەورەی یاسایی و دارایی و بەڕێوەبردن و نادادی گەورەی تایە. ڕەنگە زۆر جار و ترا بێ ئەمە قسەی سیاسیەکەین، بەڵام من لە بیدایەتی بەرنامەکە تا ئێستاش قسەیەکی سیاسیم نەکردو. هەمووی داتاوە باسی قانون و خەلەلی یاسادانان و بڕیارەکانی حکوومەتەکەین، باسی نایاسایی بوونی ئەم کاراناکەین کە حکوومەت دەیکات لە بەرامبەر خەڵکە. ئەنی یەکێک کۆشکێکی هەیە بۆ خۆی بژێوی خۆی دابینەکا و موچە لە تۆ وەرناگرێ و ئەرکی لەسەر تۆ نییە تۆ ئەبێ هاوکاری بی یاخود مانگانەیەکی لێ وەرگری کە خۆی نیوەی ئەوەی تیا پەیدا ناکە. ئەمە بە ناچاریە بێ بە بێکار و دایەخە. دەڵێ بەس هاوین تۆزێک قازانجم هەیە زستان کەس نایەت لەبەر سەرمە. بەڵێ ڕاستە. جا ئەمە درێ کۆمپانیا ژوەری دەڵێ کۆمپانیا حیزبی و بەرپرس و ئەوانە وەریەگرن. بەڵێ بۆچی هێز بۆ نمونە هەموو بدرێ بە کۆمپانیا لەبەرچی؟ بەڵێ کۆمپانیای حیزبیە کۆشکی دروست کردووە ئەیبا دایانی و مانگانە کری لێ ئێسەنێ. مع العلم بوو ئەمە هەلی کار بێ بۆ کۆمەڵە گەنج کە وەکو ڕێزێک پێی بدەن لە کاتێکا کاک حەکیم. ئێمە ئەم کابینەیە لە کابینەی پێشوو لە سەرەتای دەست بەکاربوونیەوە
باشە هات پارەی 222,567 ئینسانی ئەم هەرێمی کوردستانەی بڕی کە هەمویان بریتی بوون لە کەمەندام و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و ئەوانەی کە تەلاق درا و بێسەرپەرشتیار و جێهێڵدرا و بە ساڵات چوو نەخۆش و قوتابی خێزاندار و هەژاری بێکار و گەورە کچوو بەندکرا و ون بووە. ئەمانە مانگی 150,000 وەک هاوکاری پێیانەدرا تا ئێستاش پێیان نەدراوەتەوە بڵێن نەخێر تا ئەم ساتەی من و تۆ قساکەین پارەکەیان بڕدراوە و من لە 25/11/2019 هاوکاری سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی کە 2019 لەم 4 ساڵە بڕاوە هەنی ئێستا بۆ بە 6 ساڵە پارەی ئەمانە بڕراوە بۆیە دەبینی نسبەی تاوان نسبەی دەرۆزەکار نسبەی هەژاری هەمووی زیادەکە ئەمانە کاک حەکیم ژمارەیان زۆر نەبوو وەکو ئەو سۆشیالەی کە لە وڵاتانی دەن بەو خەڵکە برە پارەیەکی کەم بوو بەڵام بڕیان و تقریبا 25,316 کەس لە هەولێر بوو 31,649 کەس لە سلێمانی بوو 20,849 کەس لە دهۆک بوو لە گەرمیان 6,331 کەس بوون و کاتە هێشتا پارێزگای هەڵەبجە و ڕاپەهین پارێزگای هەڵەبجە دروست نەبوو بوو هەمووی خراوەتە سەر سلێمانی 30,000ەکە ئەنجومەنی وەزیرانەڵێ سەبارەت بەوەی کە تۆ داوات کردووە پێدانی هاوکاری سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتی پەیوەستە بە باری دارایی حکوومەت هێرێمی کوردستان لە کاتی باشتربوونی باری دارایی حکوومەت هێرێمی کوردستان پێدانی ئەو هاوکاریانە لە ئەولێویەتی کارەکانی حکوومەتە بێ ئەوە لە 2019 وەڵامی تویان داوەتەوە لە 28 2019 ئەنی ئەو 2 ساڵە یعنی دۆخی دارایی حکوومەت باش نەبووە لە کاتێکا 200 میلیارد لە بەغداوە دێ لە کاتێکا نرخی نەوت چۆتە سەروی $70 لە کاتێکا داهاتی ناوخۆیان بەم جۆرە نایاساییە زیاد کردووە بەڵام نەتیجەی بۆ خەڵک نەبووە جگە لەوە لە تەماشای پسوڵەکانی کە بۆ خەڵک هاتوۆتەوە لەم مەسەلەی خۆڵ و خاشاکە ئەمە پسوڵەی هاوبەشێکە شوێنەکەی چۆڵە خۆی نووسوێتی چۆڵ کەسی تیانە 375,000 بۆ هاتوۆتەوە باش حتممە ئەمە ماڵێکە نەخێرەمە دوکانێکە تۆ لە قەیرانی داراییە هاوکاری نەبوویت لە کەرنتین و کۆرۆنایە کرێت لەسەری کەم نەکردووە ئێستا دێی کرێ خۆڵ و خاشاکیشی بۆ زیادەکەی لە کاتێکا کرێی کارەبات زیاد کردووە لە کاتێکە ئەگەر خەڵک موچەخۆر هاوڵاتی و فەرمانبەر قەرزێکی لابوو بێ هی پێشینەکان تۆ کردوتە سەری لێی وەرەگریتەوە بەڵام ئەو قەرزی موچەی پاشەکەوت کرا و لێبڕاوی لای تۆیە تۆ نەدەیدەیتەوە باش نە ئامادەی بیشی دەیتەوە باشە بۆچی ئەو قەرز حکوومەت نایخاتە بری ئەو باج و ڕسوماتە و قەرزی موچێ ئەوی کە موچە خۆران لایەنە جا ئەمە گرفتە گەورەکە زیاتر لە 15 تریلیۆن دینارێکە ئەمە کاک حەکیم گرفتە گەورەکەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەر تۆیە یاسا جێبەجێیەکە بەسەر تۆیە نایاسایی ئەسەپێنێ بەڵام مافی یاسایی و شایستەی دارایی خۆت کە بە قانون وەرتگرتووە لێت زەوتەکە حکوومەتێک کە بۆ خزمەتی خەڵگات بێ بەم جۆرە نییە باش حکوومەتێک کە بیەوێ چاکسازی بکە بەم شێوازە نییە ئەمە نەکۆکردنەوەی داهاتە ئەمە وەرگرتنی سەرانەیە لە تاکتاکی ئەم کۆمەڵگەیە ناویدنی سەرانە جەناب سەرانەیە بڵێە ئێستا باجیش لە موچە وەرەگرن وەشی خەنە بواری جێبەجێکردن باش هەر موچەخۆرێک موچەکەی لە ملیۆنێک زیاتر بێ زیادەکەی موچەی لە 105 باجی لێ وەرەگرن کەوتوتە بواری جێبەجێکردنەوە دەیکەن بەڵێ یعنی تۆ ئەگەر ملیۆنێک و 100,000 هەبێ لە 105,000ەکەت لێ وەرەگرن ئەو بڵێن بۆ مامۆستایە کە چەند ساڵە خزمەتی کردووە دەیە بە شێک لە موچەکەی ئەگەر سەری ملیۆنێک بیدات بە وەکو باج بدێت
بەڵێ بە باجی لە سەر و ملیۆنەکەەوە لە 105 باجی باش موچەکەی باش بەس ئەو باجە دەخرێتەوە خزمەتی خەڵک جا یاخود ئەمە. بۆ کۆمپانیاکانە ئەمە یەکێکە. سەرەوەی بۆچی حکومەت خۆی ئەم بڵین پارەی زبڵ و خاشاکە ئەوانی تر کۆ ناکاتەوە بۆ دیدا بۆ کۆمپانیا. ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کاک حەکیم. حکوومەتی هەرێم سەیرکە چی هەیە؟ حکوومەتی هەرێم چیم لێ کرد 710,282 فەرمانبەری هەیە. باشە 251,575 خانەنشینی هەیە. 98,889 خانەوادەی شەهیدی هەیە. 159,176 چاودێری کۆمەڵایەتیشی هەیە. واتە ملیۆنێک و 219,922 کەس لە سیستەمی بایۆمەتری حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە. 710,000 فەرمانبەرە. باش معقولە تۆ بێیت وەزارەتێک کە 20,000 30,000 فەرمانبەری هەبێ کۆکردنەوەی داهاتەکەی خۆی بێی بە کۆمپانیایە کە 100 کەسی هەیە. تەسەور کە ئەو مەسەلەی ئاو پێوەری ئاوەکە دراوە بە کۆمپانیایەک کۆکردنەوەی ئەوە هیچ بەست نەکەی دراوە کۆکردنەوەی داهاتەکەشی کرێکەی مانگانەی دراوە بە کۆمپانیایەک کارمەندی حکوومەت کە لە لای حکوومەتە موچە وەرەگرێ دەیدا بە کۆمپانیاکە بۆی کۆمپانیاکە موچەی باتێ لەسەر ئەمیش نەمێنێ. بە وەزیری شارەوانی مودوتم ئێوە خۆتان ئەم هەموو فەرمانبەرەتان هەیە بۆ نایکەن داهاتی خۆتان کۆ ناکەنەوە کارەبا بە هەمان شێوە ئەڵێ ناتوانین یا نایکەن فەرمانبەرەکانمان. ئەو 710,000 فەرمانبەرەی ئێمە هەمانە باوەڕەکەی ئەم حکومڕانیە ئەم حکوومەتە بە 70,000 ئەڕوا چکە بچۆ فەرمانگەکان خۆیان فەرمانبەرەکانە چن دانیشن کاریان نییە بەرهەمیان نییە. 6 مۆزەف لە ژوورێکایە هیچ کارێکیان نییە بەرهەمی نییە. بۆ ئەمە بەتاڵەیەکی پارە پێدراوە بەداخەوە ئیڵێم هەمویان لە شێوازی جۆرا و جۆر بۆ هەڵبژاردن و بۆ مەحسوبیەت و حیزبایەتی تەعین کردووە بیریان نەکردوێتەوە کە سبەینێ باش میلەتێکی 5-6 ملیۆنێک و چەندێک 219,000 موچە بە خەڵک بدا ناتوانێ یان نەعەدالەتی تیابێ و گەندەڵی تیابێ و ئەوەندەش موچە بدا ئەم دۆخەی بەسەرادیە. لە کاتێکە حکوومەت وەگوتم ئەو پارانەی وەرێگرێ. من زۆر کارم کردووە لەسەر سندوقی خانەنشینی و بە فەرمی کەوزانوتێن لەم ماوەدا پێڕەوەکەی دەرچوو بۆ دامەزراندنی. بەڵێ داوام لە حکوومەت کردووە بۆچی سندوقی خانەنشینیت نییە بۆچی سندوقی پێشینەکانت هی کشت و کاڵی و پیشەسازی و خانوبەرە و نیشتە جێبوون و گەشتیاری نییە. ئەمانە پارەی دراوە پارەکە وەرەگیرێتەوە بەڵام سندوقەکەی دروست نەکردووە ئەم پارە بچێتەوە سندوقەکە بۆی ئەم سوودمەندبوونە لە ئەم پێشینانە بەردەوام بێ بۆ پێشینەکان وەستا وەریشە گیرێتەوە. پارەیەکی زۆر لە پێشینەکان کە پێشینەی وەک باسم کرد لە کشت و کاڵی و پیشەسازی و خانوبەرە و نیشتە جێبوون و گەشتیاری و ئەمانەوە ئەوسەرگیری و بەڵێ هەمووی وەرگی دراوە وەریشە گیرێتەوە بەڵام ڕێک ئەچێتەوە ناو دارایی بەبێ ئەوەی کە بچێتەوە سندوق. معقولە تۆ لە ساڵی 91ەوە موچادەی بە موچەخۆران و خەڵک خانەنشینە بێ لێبڕینی خانەنشینی لە هەموو فەرمانبەرێکە بڕێ ئەیکوا ئەو لێبڕینە ئەیکوا ئەو لێبڕینە خەڵکێک 40 دانە ساڵ لێبڕینی خانەنشینی داوە ئەوی کە خانەنشین بوو لەو سندوقە بەبێ ئەوەی چاوەڕێ بکە هەموو مانگێک پارەی خۆی وەرگێ. باش کاتمەکەمەوە 6 دقەیەک بەس سەبارەت بەوەی کە پێشتر گۆڤارێکی ئەمریکا لە ساڵی ڕابردوو نووسی بووی ئەم حکوومەتی کابینە ئێستا گوتی خزمەت گوزاریەکانی وەکو سۆماڵە بەڵام باجی وەکو سیسڕایە ئاوایە دۆخەکە؟ بەڵێ وایە ڕێک وایە. من پرسیارم ناردۆ بۆ وەزیری گواستنەوە گەیاندن باشە ئەڵەم یعنی چی کۆمپانیاکانی کە لە هەرێمی کوردستانن هی موبایل
باشە زیادەی کارتی باڵانس وەرەگرن بەبێ ئەوەی نووسرابێ تەنها 1 ساڵ لە 2015 لە حکوومەتی عێراقی لە یاسای بودجەهات تا ئێستا ئەو زیادەیە بەردەوام وەرەگیرێ لە هاوڵاتی وەرەگیرێ هەندێکیان نەیانداوە بە حکوومەتی عێراقی و ئەم کۆمپانیا گەورانە لە هەرێمی کوردستان باج نادەن کۆمپانیا گەورن باج نادا کۆمپانیای نەوت باج نادا یەکێک لەو پێشنیارانە ئەوەیە کە هەر وەزارەتی دارایی خۆی کردوێتی مەسەلەی باج ئەڵێ بڕیاری وەرنەگرتنی باج لە کۆمپانیاکانی نەوت هەڵبوەشێنرێتەوە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز لە 2007 تایبەت بە بەخشینی کۆمپانیاکانی بواری نەوت و گاز کە گرێبەستی PSCیان هەیە هەڵبوەشێنرێتەوە حکوومەت خۆی بڕیاری داوە باج لە کۆمپانیای نەوتی وەرنەگرێ و کۆمپانیا گەورەکان بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 438 تایبەت بە لێخۆشبوون لە باجی زەوی پرۆژەکانی وەبەرهێنان تۆ پرۆژە وەبەرهێنانە زەویت پێداوە بەبێ مقابل باجەکەشی لێ ناسەنی هەڵوەشانەتەوە و یاسای وەبەرهێنان کە یاسایەکی خراپە بۆ 10 ساڵ بۆ پرۆژە لە هەموو باجێک ئەتبەخشێ هەرچی بێنی 10 ساڵ کابرا پرۆژەیەکی بە 2 ساڵ دروستی کردووە کەچی بۆ 10 ساڵ مەواد داخلەکە بە ناوی پرۆژەکەی وەبەرهێنانەوە باج نادا باشەکەتمان کەمەوە بە سوارت بەم و قەیرانەی کە لەم کابینەی هەبێت چەوە زیادکردنی باج و ڕسومات و خۆ بڵین مەسلەی ئازادیەکانە موچێهەلی کار مەسلەی کۆچە مەسلەی بڵین مەسلەی لافا و زیانمەنی خەڵک بۆی پرۆژەکانی شتەجێ بوون لە 2022 پێ دوایش چاوەڕوانی شتێکی باش بین لەم حکوومەتە بە موچەشیان دواخستۆ ئێستا وەڵاهی جا ئومێدەکەم بە ئەمەلەوە ئێمار و چاوەڕوانەکەین بەڵام لەوەها حکوومەتێک چاوەڕوانی بەڕاستی ئەستەمە من ئەمڕۆ باسم لەوە کرد لە 30 2019 بە بڕیاری ژمارە 31 ئەنجومەنی وەزیران سندوقی فریاکەوتنی مرۆیی دروست کردووە لە 2019 باشە واتە هەموو ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان حکوومەتی عێراق کۆمپانیاکانی ناوخۆ و دەرەوە و کۆمپانیاکانی کەرتی تایبەت کۆمەکە بەخشن بەم سندوقە بۆ حاڵەتی مرۆیی کەچی دەبینین ڕێڕەوی ئاو گۆڕاوە و لافاو دروست بووە و زیانمەندی گەورە لە هەولێرە تا ئێستا قەرەبوو نەکراوەتەوە باسی ئەوەی نازانم یعنی زۆر شت خەلەلی گەورە هەیە لەم حکوومەت و حکومڕانیە کە ئەمە نەچاکسازیە نەچاکردنێتی لە کاتێکە هەموو ئەمانە کە من ئێستا بتوانم لێرا باسم کردبێ زۆری تر لەمانە کاک حەکیم هەمووی ماداوە بەو حکوومەتە پێمان وتون کاکە ئەوان باسی یاسای چاکسازی ناکەنەوەی بە پلەی جیاوازخانە نشین بووە لە ساڵی 2019 و 20 نایکەن بەدەستکەوت من لە 2014 ئەوانەی بە پلەی وەزیر و بریکاری وەزیر و ڕاوێشکار خانە نشین کراونەوە پۆستیان نەدیوەڵ بۆشێتەوە قائیمە و لیستەکانیان ئێنەیان کردووە جگە لەوە ئەم حکوومەتە بۆ خۆی بڕیاری خۆی جێبەجێ ناکا کاک حەکیم بۆ خۆی پێشێلکاری گەورەیە لەسەر بڕیارەکان و ڕێنماییەکانی خۆی من لە 12/11/2019 هەموو ئەو یاسایانەی لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێن هەموو ئەو بڕیار و ڕێنمایانەی پێشێل کراون ئەوە 26 یاسا و بڕیار کە لە هەرێمی کوردستان بەدەستی حکوومەت پێشێلەکرێ و ئەو بڕیارانەی کە لە سەرۆکایەتی حکوومەت وەزارەتەکان دەرچوون و ئەو شوێنانەی کە بڕیارەکان و ڕێنماییەکان جێبەجێ ناکەن هەمووی باش وەکو دوا قسەت مەلەفی زۆر مەوەڵام کاتمان نەماوە زۆربەی و کۆمپانیانەی کار دەکەن لە بواری پاکسازی مین 1 دینار باج نادەن زۆری تر یعنی من هەموو ئەمانە کاک حەکیم جگە لەوە کۆمەڵێک وەزاراتی زۆر هەیە داهاتیان هەیە ئەمە نووسراوەکانە وەکوڵی کات نەماوە ئەوە تا وەزارەتی ئەوقاف ئەمە دۆسیەیەکە من داوام کردووە کرێی مڵکەکانی وەزارەتی ئەوقاف زۆرە کەڵەکە بۆ وەری ناگرن ئەوە تا بۆ بەڕێوەبەرایەتی ئەوقافی دۆهۆک وەزارەتی ئەوقاف بۆی ناردووە هەڵسن بە وەرگرتنی سەرجەم کرێی کەڵەکەبووی تایبەت بە مڵکەکان وەری مڵکە وەری ناگرێت جگە لەوە
وەزارەتی دارایی خۆزگە ئەو نووسراوە ببینم وەزارەتی دارایی خۆی ئەوە تا سەدان مڵک و زەوی هەیە هەزاران و زیاتریشی هەیە کەچی تەسەورەکەی هەموو ساڵێک بای ملیارێک و 363 ملیۆن دینار کرێی 26 بانک و بەڕێوەبەرایەتی خۆیەدا کە لە کرێکیان بەس لە سنووری سلێمانی حکومڕانێتی وا ناکرێ کاتمانەوە سوپاس دەکەم ئەگەر شتێکی ماوە کورتیان سوپاس دەکەم وەڵا هەمووی زۆرە ئەما بینی ئەمە تەنها ناوی ئەو دەرمانانەیە کە لە پشکنینی کوالیتی کۆنتترۆل دەرنەچوون و لە سەیدەلەکانە فرۆش لە بازارەکانی هەرێ بەڵێ ئەین دەست بۆ هەر بوارێکەکەی وێرانە سوپاس دەکەم حکوومەتداری و حکومڕانی ئاوا باجەکەی ئەمە یەکە خەڵک دەبینێ سوپاس بۆ بڕە سوراومەت سوپاس دەکەین سوپاس بۆ بینێرانی بڕە سوپاس بۆ ئەوکاران خواتانە